خۆشەویستان ئاگادارین لە ماوەی ساڵ و نیوە ڕاپردوودا کۆڕۆنا کاریگەریکی زۆری کردێت تەواوی سەرتەواوی سێکتەرەکانی ژیان لە جیهاندا. بازرگانیش لەم بابەتە بەدەر نییە، بەڵام هەواڵێکی دڵخۆشکار هەیە لە سەرەتای ئەم ساڵەوە مامەڵی بازرگانی زیادی کرد و بەڕێژەیەک 300 مامەڵە یاخود بەراورد بە ساڵیدا 300 مامەڵە زیادی کردووە. ئێمە گفتوگۆکەین دەربارەی ئەم بابەتە با بزانین لە چ ڕوویەکەوە زیادی کردو هۆکارەکانی زیادبوونی چین کۆڕۆنا تا چەند کاریگەری هەبوو لەسەر مامەڵە بازرگانەکان لە جیهاندا. بۆ ئەمە بەستە میوانداری بەڕێز شێخ مستەفا شێخ عەبدوڕەحمانمان کردو کە سەرۆکی کێتی هاوردە هەناردن کارانی کوردستانە. کاک شێخ بەخێر بێی. زۆر سپاس. سپاس فامەتە بوون. کاک مستەفا بەخێر بیت. زۆر سپاستانەکەم. دەستان خۆش بێت. زۆر سپاس. هێوی ئاماژەی بە داتایە کرد، بەڵام با ئێمە باسی شەژمانگی یەکەمی ئەم ساڵ بکەین. چۆن هەست بکەین جموجوڵی بازرگانی لە هەرێما زیادی کردووە؟ بەناوی خۆی گەورە جموجوڵی بازرگانی هەرێمی کوردستان لە ساڵانی ڕابردوو لە 2016 و 2017 لە برەودا بوو، بەڵام بەهۆی داعشەوە کەمی کرد و دو ئەوەش بەهۆی کۆرۆناوە کە نەتواندرا بازرگانان گەشتی دەرەوە بکەن و بتوان گرێبەستەکانیان تازە بکەنەوە و هەوڵ بنکەوە کاڵاکانیان بە زووترین کات بگەێنن بوو بە ئەستەنگێک لە ڕێگەیاندا. بۆیە لە ئەم دوو ساڵی ڕابردوواتە ساڵ و نیوێ کەوا کۆرۆنا زیاد کاریگەری خراپی هەبوو لەسەر ئابووری لەسەر ئەوەی کەوا بازرگانان نەتوانن کارەکانیان بە شێوەیەکی ڕاستەوخۆ و پێشووتر ڕابپەڕێنن. بەڵێ کۆرۆنا دەورێکی زۆر خراپی هەبوو، بەڵام لەم شەژ مانگەی کە ئێستادا ئەبینین کۆرۆنا هێواش بۆتەوە و بازرگانان ئەتوانن زیاتر جموجوڵەکانیان دەست پێ بکەنەوە، بتوانن بۆ ئەو وڵاتانی کە ئەوانەتوان کاری تیا بکەن، بە تایبەتی ئەو وڵاتە دراوسەکان کە ئێستا زۆرترین کاڵا لە دراوسەکانەوە هاورداکرێ بە شێوەیەکی بەرفراوان تواندراوە هێواشکەوە بتواندرێت جموجوڵە بازرگانیەکە بێتەوە سەر ئاستی خۆی بە هێواشی. ئێستاژن وەکو جاران بەو شێوە نەبووە کە ساڵانی زۆر ڕابردوو، بەڵام ئێستا باشتر بووە کە توانایەک باشتر هەیە کە ئێستا ئەتواندرێ خۆی گەشت بکە بۆ ئەو شوێنانەیەکەوە ئەتواندرێکەوە ئێستا مەجالی تیا هەیە بتواندرێ کارەکانی بە ئەنجام بگەیەنێ. بۆیە ئێستا تا ڕادەیەک جموجوڵەکە بەرەو پێشەوە ڕۆژ. باشە کاک شێخ، ڕێژەکە چەندێکە؟ ئەتوانین وەکو ڕێژێکی دڵخۆشکەر سەیری بکەین؟ ڕێژێکی باشە، بەڵام ئێستا لە بەردەستانیە بڵێ ئەندازەیەکی وای لەسەری ساڵ هەموو ساڵێک ئێمە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیەکەین بۆ ئەوی کەوا بتواندرین چەند کاڵا لە وڵاتانەوە دێتە ناوەوە لەسەری ساڵە واتە بە شێوەیەکی بەرفراوان ئەتواندرێت تا چەند ڕادەیەک بە شێوەیەکەوە ڕێژەکەی گەیشتۆتە چەند. بەڵێ کاک شێخ مستەفا هێڤیاڵێ دڵخۆشکەر، بەڵام با ئێمە دڵخۆشکردنەکەمان زیاتر بۆ هەناردەکردن بێ. باش نییە؟ هاوردە و هەناردە هاوسەنگن یاخود جارێ لاسەنگە. بەداخەوە ئێمە هەرێمێکین هەتا ئێستا هەرێمێکی بەکاربەرین. ئێمە نەتواندراوە کەوا هەوڵ بدرێ بە شێوەیەکی ڕاستەوخۆ کاڵایەکی وامان هەبێ بە شێوەیەکەوە بتوانین ئەتیماد بکەینە سەر و بینێرینە دەرەوە. بەڵێ ساڵانە هەر ساڵە و شتێکی بەسیت و کەمێک ڕێژەیەکی کەم لە کشت و کاڵواتە بتوانین لەو بەرهەمە خۆماڵیانی خۆمان هەندێک بنێرین. ساڵی ڕابردوو ئێمە بە هاوکاری چەند بازرگانێک کەواتوانیان و ئێمەش زیاتر هاوکاریان بووین تواندرا هەنار بنێرینە بەریتانیا و ئەوروپا و ئەمە ڕێژەیەکە بەڕاستی زۆر کەمە ئەتیمادی ناکرێتە سەر بۆ ئەوی کەوا بتوانین. بەڵام ئەوەیەکە جێ دڵخۆشی ئەگەرات و گرنگی بدرێ بە کەرتی کشت و کاڵ ئەتواندرێ ئێمە بەرهەمێکی وا بەرهەم بهێنین، چونکە بەرهەمەکانی ئێمە ئۆرگانیکە و زیاتر لە وڵاتان مەرغوبترە، چونکە بە شێوەی کیمیاوی دروست نابێ و بە شێوەیەک ئەمە فرێشە ئەتواندرێ بنێرێتە دەرەوە تامو چێژێکی تایبەتی خۆی هەیە و داواکارێکی زۆری لەسرە. بۆیە بەڵام بەداخەوە نەگەیشتە ئەو ڕاددەیەکەوە ئێمە بڵێن ئەم بەرهەما بە بەردەوامی ڕێژەیەکی زۆر ئەنێرینە دەرەوە. بۆیە
پێویستە لەسەر حکوومەتتی هەرێمی کوردستان زیاتر بیرەوە بکاتەوە کەوا گرنگی بە بەرهەمی خۆماڵی خۆمان بدرێ ئەویش بە چەند ڕوویەک ئەتواندرێ گرنگی پێ بدرێ ئەوەیە کەوا بتواندرێ گرنگی بە بەرهەمی خۆماڵی خۆمان لە ڕووی کارخانەی استراتیجیەوە واتە بتواندرێ هانی ئەو سرمایهدارانە بدرێ کە توانایەکی باشیان هەیە بۆ ئەوی کەوا بتواندرێ ئەو کارخانە استراتیجیە بە شێوەیە کەوا گرنگی پێ بدرێ بەرەو پێشەوە بڕوا بەرهەمی زۆرتری ببێ بۆ ئەوی کەوا بتواندرێ بەرهەمەکانی منێتە دەرەوە بۆیە تا ئێستا ئێمە کارخانەیەکی وا گەورەمان نییە کەوا بەرهەمەکەی بەشی خۆمان و عێراق بکات و وا بەرهەمەکەشی بنێردرێتە دەرەوە هەمانە ئێمە زۆر کارخانەمان هەیە بەڵام ئەو کارخانانە هەمووی تا ڕادەیەک بەرهەمەکانیان بەس تا یعنی بڵین ئەگە هەر بۆ کوردستان و عێراق ئەگەر بەش بکە بۆیە پێویستە لە چەند ڕوویەکەوە حکوومەت هانی ئەو سەرمایە گوزاریانە بدا و ئەو بەرهەمێنەرانە با و ئەو خاون کارخانانە با کە زیاتر گرنگی بە کارخانەکانیان بن بۆی بەرهەمەکانیان زیاتر بێ بتواندرێ زیاتر ئەو بەرهەمانە بە شێوەیەکی ڕاستەوخۆ هەناردە بکەن بۆیە ئێمە ئەگەر ئاماژە بە خاڵێک بکەین کە ئەبێتە ئەستەنگی بۆ پێش نەکەوتنی واتە پێشکەوتنی کارخانەی استراتیجی کە بمانەوێت پێش بکەوێت ئەوەیە حکوومەت ئەبێ بێت کارەبای کە نرخێکی زۆر گرانی لەسرە وحدەی کارەبا ئێستا بە 150 دینار زیاترە لە عێراق بە 70 دینارە ینی بەداخەوە ئەوە ئەستەنگێکی زۆر گەورەیە کە هەرچی دەستێکەوێ ئەیا بە پارەی کارەبا ئەو کارخانانە ئەبێ بتواندرێ لە ڕووی خەدەمیەوە هاوکاری بکرێ وا لە ڕووی ئیداریەوە و لە ڕووی ڕۆتینیاتەوە نەمێنێ یعنی ئێمە ئەگەر ببینین ئەستەنگێکی زۆر هەیە بۆ ئەوەی کە نەتواندرێ ئەو بەرهەمە ئەو کارخانانە بەرەو پێشەوە بڕۆن و ئینتاجیان زیاد ببێ بۆیە ئێستا ئێمە ئەبینین لەوانەیە ئێستا 9,000 کارخانە هەبێ لە هەرێمی کوردستاندا ئەگەر تێبینی بکەین یعنی زۆربەیان لەگەڕ کەوتون ناتوانن کار بکەن یاخود کاریش ئەکەن کارەکانیان بە شێوەیەک نییەکەوە بتواندرێ بەرهەمێکی زۆر بەرهەم بهێندرێ بۆیە لە چەند ڕوویەکە حکوومەت ئەبێ بتواندرێ هاوکار بێ بۆ ئەوەی کەوا گرنگی بە بەرهەمی خۆماڵی خۆمان بدرێ یعنی بەڕاستی ئەمە بەگشتی لە عێراق وایە یعنی ئەگەمە تێبینی بکەین لە عێراق بەگشتی لە هەموو محافەزەکان ئەو بەرهەمە خۆماڵی عێراقیە نییە بتوانی بینێرینە دەرەوە بەڵام لە بواری کارەبا عێراق باشترە نرخەکەی زۆر باشترە لە هەرێمی کوردستان کا بەشی خۆمانەکە ناینێرین بەرهەمەکە یعنی ئەوە شتێکە وڵاتان هەوڵەدەن هانی و بەهێنەر و سەرمایە گوزاران بن بۆ ئەوەی کەوا بەرهەمەی ناوخۆیان زیادکەن بینێرنە دەرەوە ئاسانکاری تەواویان بۆەکەن گومرگیان لێ ناسەنن و ساڵانە پاداش دەکرێن بۆ ئەوەی کەوا ئەو وڵاتانە وڵاتێکی وەبەرهێنەرن بەخوتن ئێمە گەر تێبینی بکەین وڵاتی جمهوری ئیسلامی ئێران کە ئەم زەختە گەورەشی لەسرە و بەم شێوەیەش ئێستا وڵاتی جمهوری ئیسلامی ئێران یعنی حەسارێکی گەورەی لەسەر بوو لەم چەند ساڵی ڕابردوو ئێستاش بەڵام لەبەر ئەوەی کەوا ئەوان چەندین ساڵە کارخانەی استراتیجی خۆیان هەیە بەرهەمەکانیان لەناو خۆیان زیاتر هەستیان بەکەم و کورتی نەکردووە لە زۆر بەرهەمە ئەو بەرهەمانە نەبێکەوە لە دەرەوە مەوادی ئەوەلەکانیان هێنن بۆ ناو هەرێمی کوردستان بۆیە لەبەر ئەوە حکوومەتی جمهوری ئیسلامی ئێران لەوە زۆر پێشکەوتووە و تا ئێستاش ئێمە اعتیماد دەکەین لەسەر ئەوان بەرهەمی ئەوانێنی هەرێمی کوردستان بەرهەمانەکەڵانی کە بەکارێنی ئێرانی وڵاتی تورکیا بەڕاستی وڵاتێکە ئەویش وڵاتێکی منتجە وڵاتێکی بەرهەمێنەرە یعنی ئێستا بە دەرەجەیەک ئێمە لە تورکیا مەوادەهێنینە ناو هەرێمی کوردستان بۆیە زۆر وڵاتانی تر کە ئەم ئەزمەشیان بەسەر هاتووە و بەڕاستی جەنگیش هاتووە بەسەریانە وەکو سووریا کە ئێستا جەنگی کەورەشە بەڵام کارخانەی باشیان هەیە ئێمە لەبەر ئەوەی نەبێت کە ئێستا جەنگە و ناتوان درێشت بێندرێ ئێمە لە سووریا زۆر شتمانە هێنا جلوبەرگ لە سووریا جلوبەرگی مناڵان و ئافرەتان و ئەمانە هەمووی لە سووریاوە هات یعنی ئەگەر ئێمە تێبینی بکەین چواردەورمان ئەو وڵاتانە هەمووی لە بەرەو پێشکەوتن و لە جموجوڵی بازرگانی و ئابووری زیاتر بەرەو پێشەوە ئەڕۆن بۆیە نەتواندراوە عێراق بەگشتی و هەرێمی کوردستانی بەتایبەتی بەرهەمی خۆماڵی خۆمان بەرهەم بێنین و بێنینێنی دەرەوە ئەوانش هەمووی ئەکەوێتە سەر ئەستۆی حکوومەتی هەرێمی کوردستان کە بەڕاستی لەوەیە
کەم تەرخەمە کە گرنگی نادا بە بەرهەمی خۆماڵی واتە ڕێخۆشکەرێک نییە بۆ ئەوی کەوا بتواندرێ بەرهەمی خۆماڵی خۆمان بەرهەم بهێنین چونکە ئێمە هەرێمی کوردستان لە بواری کشت و کاڵ لە بواری پیشەسازیە ئەگەر هاتو تێبینی بکەین ئێمە هەرێمێکی زۆر بەڕاستی پیت و بە بەرەکەتمان هەیە لە بواری کشت و کاڵدا بۆیە لە بواری پیشەسازیش کانزای باشمان هەیە کە ئێمە توانین دەری بێنین و وەسوودی لێ ببینین بۆیە بەڕاستی ئێمە لەسەر قسەی بەڕێزت کە ئێمە تەوازن نەک تەوازن لە سا 5مان نییە بەرهەمی خۆماڵی خۆمان کە بیکەین بڵین استراتیجی و ئەینێرینە دەرەوە باشە کاکشێخ زۆر قورسە ئێمە ئەو لە سا 3 بۆ لە سا 5 ڕێژەکەی زیاد بکەین لە هەرێمێکی بەکاربەرەوە بیکەین بە هەرێمێکیەوە بەرهێن ئەوە زۆر ئاسانە ئەگەر هات و هەنێ ڕێگە و چارە هەیە بتواندرێ حکوومەت هەستێ لەگەڵ ڕاوێژکارانی ئابووری لەگەڵ چەند سەرمایەدارێکی بەتوانە لەگەڵ چەند کەسێکی ئابووری ناس بتواندرێ ئەم ڕاوێژە بکرێ و هەوڵ بدرێ چۆن ئەتوانین ئێمە هەرێمێکی بەکاربەری بەرین و هەرێمێکی وەبەرهێنەر ئەمە چەند ڕێگە و شوێنێکی بۆ داندرێ زۆر باش ئەتواندرێ ئێمە هەرێمەکەمان بەرەو پێشەوە بڕوە بزانین ئەو ئەستەنگیانە چینکەوە دێتە ڕێگەی ئەوەی کەوا ئێمە ناتوانین بەرهەمی خۆماڵی خۆمان بەرهەم بهێنین بۆیە ئەوانە بە هەر شێوەیەک بێ ئەتواندرێ کاری لەسەر بکرێ و ئەتواندرێ گوێی لێ بژێردرێ ینی حکوومەت یاریم گوسان گوێیەگرێ بەڵام بەداخەوە نایەتە ئەوەی کەوا بتوانێ ینی هەستێ هەنگاوێ بنێ بۆ ئەوی کەوا بتواندرێت چۆن بەرەو پێشەوە هەرێمی کوردستان تۆز لە بواری ئابووری لە بواری بەرهەمێنەر لە بواری بەرهەمی خۆماڵی خۆمان چۆن هەم بەرهەم بهێنین یعنی ئەو خاڵانە ڕەچاوکە کەوا ئەستەنگەکان ناهێڵەیە کە لە بەردەما بۆ ئەویکەوا بەرهەم لە ماوەی 2 هەفتەی ڕابردووە هەڵبەت قوبات تاڵبانی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ بازرگانان کۆبوو لەگەڵ خاوەنکارەکان کۆبوو کەوتی تر ئاسانکاریکی زیاترەکەین بۆ بازرگانان ئێوە چیتان هەست پێ کردووە لە ماوەی ئەم 2 هەفتەیە چی ئاسانکاریەک کراوە کاقوبات شتێکی باشەکە یعنی بەڕاستی نەک جارێک پێویستە لەگەڵ لە زۆرترین جار لەگەڵ بازرگانان لەگەڵ سەرمایەداران لەگەڵ ئابووری ناسان کۆبوونەوە بکرێ بتواندرێ ڕێگە چارە وکم بتم بۆی بدۆزرێتەوە ینی ئەوانە زۆر گرنگە هەنگاوی عملی بنرێ نەک هەر کۆبوونەوە بتواندرێ بۆ ئەویکەوە چ شتێک ئەتوانین ئێمە بەرهەمی ینی مەسەرەن وا بکەینکەوە بەرهەمی خۆماڵی خۆمان بەرهەمێن ئێمە لەبارەی بەرهەمی خۆماڵی خۆمانەوە توێژەکەین کە بڵین بۆ ئەویکەوا بتواندرێ زیاتر بەرەو پێشەوە بێ ئەوەی کاقوبات بۆ بوو کە چۆن بتوانین هاوردەی کاڵا بە شێوەیەکی ڕاستەوە خۆ کە ئەستەنگی تیانە بێ بتواندرێ کەوا لە سنوورەکانەوە بە شێوەیەکی ڕاستەوە خۆ هیچ ئەستەنگیەک نەبێت لەمە دووە بتواندرێ کاری لەسەر بکرێ و بتوان ئێمە هاوردەی کاڵا زیاتر بکەین بەڵا ئێمە ئەوە شتێکی زۆر باشە هەوڵ بدرێت لە هەموو بوارێکی ئابووریدا هیچ ئاستەنگێک نەبێ بۆ ئەویکەوە بازرگانان و سەرمایەداران زیاتر بتوان کارەکانیان بەرەو پێشەوە برن بەڵام پێویستە لەسەر ئەنجومەنی وەزیران زیاتر هەوڵ بدرێ بۆ ئەوەی کەوا بەرهەمی خۆماڵی خۆمان بەرهەم بهێنین بیر لەوە بکرێتەوە کەوا ئەم حاڵەتە بەچی چارەسەرەکرێ و بتوانین چۆن ئێمە لە هەرێمێکی بەم شێوەیە کە خاوەنی خاکێکی بە پیت و بەرەکەتە خاوەنی کانزایەکی زۆرە بتوانین چۆن بەرەو پێشەوەی بەرین و چۆن بتوانین ئێمە ئەم هەرێمە بە شێوەیەکی ڕاستە و خۆ ببوژێنینەوە بە ئابوووریەکی ڕاستە و خۆیی لەگەڵ وڵاتاندا ئەمە شتێکی زۆر گرنگە بۆیە بەڕاستی ئێمە حکوومەتی هەرێم کوردستان بە پەرپرسیاری یەکەمە زانین کە بە پێشنەکەوتنی بەرهەمی خۆماڵی خۆمان لە هەرێمی کوردستان زۆر ئاسانی شەوک و باسمان کرد حکوومەتی هەرێمی کوردستان زۆر ئەتوانێ هەوڵ بە شێوەیەکی ڕاستە و خۆ زیاتر ئەم هەرێمەی ئێمە بە شێوەیەک بباتە پێشەوە لە هەموو بواریەکە بتوانین کار ئاسانی بکرێت ئێمە کەوت باسی کارەبام کرد دەرەجە یەک کارەبایە یعنی ئەگەر کارەبا حکوومەتی عێراق وحدەی کارەبا بە 70 دینارە با ئەمیش بێتە سەر 70 دینار یعنی ئێمە بەشێکین لە عێراق بۆ ئێمە وحدەی کارەبا بازرگانی کارخانەکان هەموو شوێنە پیشەسازیەکان بۆ بە 150 دینار ئێمە تا تێناگەین 150 دینار بۆچی ینی 120 بوو سیایی کرد لە 120 ینی وەڵامەکە چیە کارەبا هەر باشە دەی مشکلە نییە هەوڵ ئەدرێ بزانی چارەسەرێکی بۆ تەرتیب بکەین ئەوایی بکەین بەو شێوەیە
یعنی ئەمە پێویست ناکە یعنی ئەمە پێویست ناکە بە وەستان و بەشت لە بەرچاو ڕوونە یەک قەرار دەرچێ کارەبا وحدەی کارەبا بۆ بازرگانی و پیشەسازی و هەموو شوێنەکانی کەوا بازرگانیە ئەم وحدەی کارەبایە باوەکو حکوومەتی عێراق بێ بابێ بە 70 دینار یعنی بۆچی بتوانێت بۆ دوو قاتی حکوومەتی عێراق بێ یعنی حکوومەتی عێراق ئێستا کە 70 دینار وەرەگرێ بەڵێ ئێمە ئەمنیەت و ئاسایش لە هەرێمی کوردستان هەموو بوارەکان زیاتر بەرەو پێشکەوتوترە و بەرقەراربوونترە لە حکوومەتی عێراق و زۆر مەجای باش هەیە ئێمە بەو شێوەیە بیکەین بەڵام ئەبێ حکوومەتی هەرێمی کوردستان زیاتر بیر لەوە بکاتەوە هەرێمەکەمان هەرێمێکی نمونەیی بێ لە ناوچەکە هەموو بوارێکدا نەک هەر لە بوارەکانی مەسەلەن سەکەنی و بینا دروستکردن و ئەم شتانە ئەمە شتێکە پێویستە بەڵام ئەوەی پێویستی ترە بەڕاستی هەرێمەکەمان ئەبێ هەرێمێکی بەرهەمێنەر بێ یعنی ئێمە ئەبێ بین بە نمونە بۆ عێراق لە زۆر شت کە نمونەین بۆ عێراق بەڵام لەو بوارەیە ئێمە زۆر دواکەوتوین یعنی بەڕاستی بازرگانان ینی خاوەن پیشە خاوەن کارخانە ینی سەرمایە گوزاران هەمووی بێتاقەتن لەوەی کە وحدەی کارەبا تەسیرێکی زۆر گەورەی هەیە یعنی زۆر کارخانە ئێستاش هەیە ئەڵێ گەرەوە بڕایمەش دایەخین کارخانەی شیشەیە 8,000 دلاری دەستکەوتووە 8,500 دلاریەوە بە کارەبا ئیدایەخە ئەوە چ ئاسینە کارێک ینی ئێستا ئەرچی بێ نایکە ناتوانێت ینی کارخانەی ئاسن پێویستی بە کارەبایە کارەبایەکی زۆر سەرفەکە لەبەر ئەوە پێویستێتی کەوا وحدەی کارەبا نزم بێ کارخانەکانی تریش بە گشتی کارخانەکان هەمووی زۆر تێبینیەکەی ینی بۆیە بە شێوەیەک زۆر زەرورە حکوومەتی هەرێمی کوردستان ئێمە لە هەموو بەرنمەیەکە باسیەکەین لە هەموو کاتێکا کە بەرپرسانە جارێ بانگێشتانەکەینەوە خۆت و هاوکارەکانی هەموو جارێ باسیەکەینەوە بۆی حکوومەتی هەرێمی کوردستان گوێی لەو گلەی و گازندانە بێت هەمووشی لە پێنا و لە خزمەت هەرێمی کوردستانە دەست مادومان کردی زۆر بەخێربی سپاس بۆ بەڕێز شێخ مستەفا شێخ عەبدوڕەحمان سەرۆکی یەکێتی هاوردە و ناردنکارانی کوردستان کە لەگەڵمانە بووی بەخێر مادومان کردی سەرچاوە